مثلا ئەگەر کوڕێک بێت زۆر بەدین بێ باشە کەسێکی ڕێکوپێک و بەدین بێ بەڵام دڵی بە کەسێکەوە بێ سفور بێ باشە بەڵام ئەم سفورە لایەنی نوێژ و ڕۆژوشتی زۆر باشە بەڵام سفوریەکەی چۆن مەسەرەن بڵین کەمە باشە بەس نوێژ و ڕۆژوشتی دەکا ئایا ئەو کوڕە هیچ گوناحبار دەبێ یان شتێک زۆر باشە ئەگەر من لە شوێن ئەو کوڕە بم ئەم کچە ناگێنم لەبەر چەند خاڵی یەکەم لەبەر ئەوە ئەگەر کەسێک ئەهلی دین و قورئان و ئیسلام بێت ئەهلی ڕیش و چۆن بڵێ ئەهلی مزگەوت بێ ناکرێت دوو ڕۆژتر ئافرەتێکی سفور بکاتە دوای خۆی ئەمە خاڵی دووەم لەبەر ئەوە نەبێتە قسە و باس لەبەر ئەوە نەبێتە وەسیلەیەکی خراپ بۆ گەنجەکانی تر چاوی لێ بکەن و پاشان ئەم ئافرەتە واجبە لەسەری بێتە لای ئەو پیاوە بە حیجاب و بە باڵاپۆشیەوە بێتە لای ئەو پیاوە بۆیە بە هەموو پێوەرەکان دوو ڕۆژتر ئەم کوڕە توانا و دەسەڵات و قدرەتی ئەوەی نییە بتوانێت کاریگەری لەم ئافرەتە بکات و بیکاتە باڵاپۆش نادیرن ئەبێت ئەمە ڕووبات جاری وا هەبوو ئافرەت سفورش بۆ دوای ئەوە خوای گەورە هیدایەتی داوە اینجا ئەگەر لەبەر پیاوەکەشی بیکە دوو ڕۆژ ڕەنگە ڕۆژێ بیکات دوو ڕۆژ نەیکات بۆڵەبۆڵ و کێشەیەکی زۆریشیان بۆ دروست ئەبێت من دەیەها گەنج ئێستا کێشەی لەگەڵ خێزانەکەی هەیە ئەزانم لەسەر ئەو حاڵەتە یەکەم جاروتۆتی بمهێنە ئینشاءڵڵا باشە بم وردە ئێستان واز لە ساڵۆ نەهێنێن واز لە پانتۆڵە هێنێ واز لە حەفلە ناهێنێت ئیتر کێشەکەیان گەیشتۆتە تەلاق و جیابوونەوە ئەم کوڕەشەڵێ معقول نییە من ڕیشم بەرەوە داوا چم بۆ حەج و عومرە ئەم ژنەش هەر حەفلەیە بێ خۆی پیاکات هەر پانتۆڵێ بێ ئیکاتە پێی کام جلە سفور و ڕوتە ئیکاتە بەری کەواتە خۆی زەواجەکە خۆی لە خۆیدا سەرکەوتوو نابێت باشتر وایە ئەم ئافرەتە هاوشێوەی خۆی هەڵبژێرێت هاوشێوەی خۆی ئەو کەسە دنیایەکان کە ڕویان بەلای دنیاوە ئێستا من ئەزانم خەڵکێکی زۆر ڕەنگە ڕەخنەم لێ بگرێت بەڵام ئەڵێ ئەوەی نەبێ لە ماڵم ئاگای نییە لە حاڵم دەی تۆ وەکو خۆت ئەیهێنی بیهێنە بەڵام من ڕەنگە وەکو خۆم ئەگە لە شوێنی ئەو گەنجە بم ئەمە قوبوڵ نەکەم لەبەر چی یاخم من بەم ڕیش و بەم کابراوتی بەم هەیکەل و تەرتیباتەوە ئەهلی مزگەوت و ئەهلی قورئان و تەڵەبەی قورئان و ئەم هەموو جوانی و زینەتت لە دەوری خۆت داوە بە خۆتەوە هەڵواسیوە دوو ڕۆژتر ئافرەتێ بە پانتۆڵەوە بە بابوج و تەقەتەق بکەوێتە دوات و لێوی سوور کرد بێت ئەمە بەڕاستی چۆن بڵێ یعنی هاوتەریب نین ئینسان ئەبێ هاوکوفتی خۆی بێنێت لە ڕووی تەقوا و دینداریەوە بان لێت نزیک بێ لە ڕووی شەهادە و لە ڕووی کۆمەڵێ خزمایەتی و دەوڵەمەنی و فەقیری با نزیکی خۆت بێت